بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بە تایبەتی پەیامی ڕۆژ لە هەر کوێیەکەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتتانم بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی دیکەی پەیامی ڕۆژ. بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان لە چەند تەوەرێکی سەرەکی پێکاتووە. تەوەری یەکەمیان باس لەوە دەکەین کە ئیسلام چۆن لەم کات و ساتادەیە کە بەڵاو موسیبەتێکی وەکو ڤایرۆسی کۆرۆنا ڕوومان تێدەکات ڕێنمایەکانی یانی پیرۆزی ئیسلام بۆ ئێمە چین کە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. تەوەری دووەمی بەرنامەکەمان ڕەخنا لە چوارچێوەی تەنز و شێعردا کە مامۆستایەکی قوتابخانە لێرە میوانمانە یا شاعیر و نووسەرێکە ڕەخنەکانی لە دەوروبەر لە دەسەڵات لە حکومڕانان لە چوارچێوەی شێعر و تەنزدایە. تەوەری سێمی بەرنامەکەشمان دیارە لە ئێستادا ئامادەکاریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان زۆر کراوە بە تایبەتی پارێزگاکان بەجیا و لە ڕووی لامەرکەزیشەوە ئامادەکاری کراوە لە ڕووی مەرکەزیشەوە هەمویان ئامادەکاریەکان کراون. بە تایبەتی هەندێک سنوورمان هەیە کە نزیکترن لە ئێرانەوە پێویستە بزانرێت ئایا ئامادەکاریەکان لەوێ چۆن کراوە و خەڵکی کە لەو سنوورانەوە دێنە ناو هەرێمی کوردستانەوە هیچ جیاوازیەکی هەیە لە سنتەری شارەکانی دیکە بە تایبەتی پارێزگای هەڵەبجە. بۆیە میوانی سێەمان ئەندامێکی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنامان لەگەڵە کە لێرە دێتە ستۆدیۆ بۆ قسەکردن لەسەر ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجە لەگەڵ چەند زانیار و راپۆرتێک کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن بۆی کە خزمەتتان بکەین. تەوەری یەکەمی بەرنامەکەمانەوە کەمیشە پێشبینی کەشوهەوای هەرێمی کوردستانە کە لە ئێستادا زیاتر چاوەکان لەسەرەوەن کە پلەکانی گەرما بەرز ببنەوە چونکە وەک دەوترێت زانیاریە پزیشکەکان دەڵێن کاتێک کە پلەی گەرما گەشتە 22 بووە سەرەوە ئیدی ڤایرۆسی کۆرۆنا ناتوانێت بە هیچ شێوازێک گەشەی تێدا بکات. با بزانین کەشوهەوای شار و شارەچووکانی کوردستان ئەمڕۆ چۆنە. بڕگەی نرخی دراوەکان یەکێکی دیکە لە بڕگە میشەیەکانی پەیامی ڕۆژ. بابزانین چه گۆڕانکاریەک بەسەر نرخی دراوەکان داهاتووە بە تایبەتی تمەنی ئێرانی لیرەی تورکی و دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عراقی. دیارە زۆرترین گۆڕانکاری لە نرخی دراوەکان لە تمەنی ئێرانی بوو کە تا دێت نرخی تمەنی ئێرانی نزمتر دەبێتەوە کە ئەمەش ڕەنگە بە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان بێت بەڵام بەداخەوە لە ئێستادا کۆرۆنا ڕێگە نادات لەوەی کە سوود لەو دەرفەتە ببینرێت بە تایبەتی لە ڕووی گەشتیاریەوە. بڕگەی سێمی بەرنامەکەمان دەچینە لای یادەوەری. بابزانین ئەو ڕوودا و مێژوە گرنگانە چین کە لە ڕابردوودا ڕوویاندا و بۆ ئێمە جێگەی گرنگ و بایەخنکە بە تایبەتی ئێمە و ئێوەی بینەری عزیز پێ ئاشنا بین.
27 دوی ساڵی 2000 کۆچی دوایی زانا و نووسەر و بانخۆزی کاریگەری ئیسلامی وڵاتی میسر و زانکۆی ئەسهەر شێخ سەید سابق دانەری پەرتووکی بەناوبانگی فیق و سونە. ناوبرە و ساڵی 1915 لەدایک بووە. ناوبراویەکێک بووە لە دامەزرێنەرانی ڕێکخراوی برایانی مسلمان ناسرە و بە ئیخوان المسلمین و پەیوەندێکی پتەوی لەگەڵ پێشەوە حەسەن بەنادا هەبووە. 27 دوی ساڵی 2011 کۆچی دوایی سەرکردە و سیاسەتمەداری ئیسلامی و سەرۆکۆماری لە کارخراوی تورکیا نەجمەدین ئەربەکان لە نەخۆشخانەیەکی ئەنقەرەی پایتەختی تورکیا و لە تەمەنی 84 ساڵیدا. نەجمەدین ئەربەکان یەکێک بووە لە سەرکردە و سەرۆکە کارێزماکانی تورک بەهۆی هەوڵدانی بۆ هەموارکردنەوەی دەستور و سەرکردنی بەندەکانی عەلمانیەت لە دەستوردا دوای ساڵێک لە سەرۆکایەتیەکەی کودەتای بەسەردا کرا و لە دەسەڵات دوورخرایەوە. نەجمەدین ئەربەکان دڵسۆز و خەمخۆرێکی کورد بۆ و هەوڵیداوە پەیوەندی نێوان تورک و کورد لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ڕێک بخرێ نەک بە هەستی نەتەوە پەرستێتی. لە سەردەمی دەسەڵاتیشیدا ئاوڕێکی جدی لە کێشە و دۆزی کورد داوەتەوە. نەجمەدین ئەربەکان ڕۆژی 29 دەی ساڵی 1926 لەدایک بووە بەهۆی دووبارە زیندووکردنەوەی ئیسلام و فکری ئیسلامی لە تورکیادا. نازناوی باوکی ئیسلامی سیاسی لێنراوە چونکە لە ژیانی سیاسیدا کۆڵی نەدا و چەندان حیزبی ئیسلامی دامەزراند کاتێک لەلایەن سوپاوە حیزبی پێشووی هەڵدەوەشێنرایەوە. 27 دوی ساڵی 2016 کۆچی دوایی فەرەجوڵڵا سەلاحشووری دەرهێنەری سەرکەوتووی درامای ئێران لە تەمەنی 64 ساڵیدا. سەرەتای دەرکەوتن و سەرکەوتنی سەلاحشوور دەگەڕێتەوە بۆ درامای تەوبەی نەسوح کە لە ساڵی 1982 دا یەکێک بووە لە ئەکتەرەکانی. ئەیوب پێغەمبەر و یارانی ئەشکەوت و یوسفی ڕازگۆ لە کارە سەرکەوتوەکانی فەرەجوڵڵا سەلاحشوورن. ناوبراو ڕۆژی 3 ساڵی 1952 لە شاری قەزوین لەدایک بووە. بینەرانی عەزیز، دیارە ئاینی ئیسلام لە هەموو کات و ساتێکدا ڕێنمایی و ڕێکاری تایبەتی هەیە بۆ هەم خۆشیەکان و هەم ناخۆشیەکان. بە تایبەتی لە ئێستادا کە بەڵاو نەخۆشی کۆرۆنا ڕووی لە وڵات کردووە، چارەمی کوردستان یاخود بە گیان ڕووی لە مرۆڤایەتی کردووە. با بگەڕێنەوە بۆ ئاینی ئیسلام، بزانین ئایا ئیسلام لە ڕابردوودا شتیوا هاتووە بەسەر مسلماناندا و ڕێنمایی و ڕێکارەکانی چی بۆ، یاخود ئیسلام بۆ سەردەمی نوێژ هیچ ڕێنماییەکی تایبەتی پێیە بۆمان یاخودنا. لە هەولێرەوە میوانداری زۆر بەڕێز ماوەسا عەدنان خەتەییمان کردووە. ماوەسا زۆر سپاس بەوە دەرفەتە. ئەگەر بپرسم ئایا ئەم جۆرە بەڵاو نەخۆشیانە ڕێکار و ڕێنماییەکانی بۆ ئاینی پیرۆزی ئیسلام شتێکی تازن یاخود ئیسلام هیچ شتێکی ڕێنماییەکی تازی پێیە بۆ ئەم حاڵەتە تایبەتانی کە دێنە پێشەوە بۆ مرۆڤایەتی؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سلااو ڕێزمان بۆ تۆی بەڕێز کاک جەلال و بۆ بینەرانیش و بۆ تەواوی ستافی کەناڵی پەیام، خوای گەورە پایەدار و بەرزتانکە ئینشاء الله. زۆر سپاس مامۆستاگیان. بەڵێ ئێمە بە تایبەتی وەکو مسلمان هیچ شتێک نییە لە ژیانی ڕۆژانەماندا ئیلا پەیوەستە بە ئاین و بە دینداریمان. جاوەکو بەڕێزت باست کرد خۆشی بێ چ ناخۆشی بێ، ئەمەش مانای ئەوە نییە کە وەکو هەندێک کەس باز دەکا ئاین کاریزمایە بەسەر مرۆڤایەتی. نەخێر، بە پێچەوانەوە ئاین بەرژەوەندیە بۆ کۆی مرۆڤایەتی و بە تایبەتیش ئێمەی مسلمان کە هەر پەیامێک لەلایەن ئەڵڵا ئەمرمان پێدەفەرمێ یاخود قەدەغەکراوێکمان لێ قەدەغە دەکا ئیلا هیچ شەک و گومانی تێدا نییە، بەرژەوەندیەکی گشتی بۆ ئێمە تێدا و بەرژەوەندیەکی تایبەتی و کەسی و شخصیشی تێدا هەیە. ئەوەی ئێستا باز دەکرێت کە ئەم جۆرە نەخۆشیە کە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دەتوانین بڵێین مرۆڤایەتی پێتاقی کردوتەوە، بەڵام زۆر گرینگە فەئەتبیعی السەبەبە، ئینسان دەبی بگەڕێ لە دوای هۆکارەکانی چین. ئەوەی ئێستا لە ڕاگەیەندنەکان و لە ئیحسائیەتەکان و سەرژمێریەکان باز دەکرێت کە زیاتر نەخۆشیەکە هۆکاری ئەوەیە کە
لە وڵاتی سین بە تایبەتی لەم شارەی کە تایبەتە بە فرۆشتنی یاخود بازرگانیکردن بە هەموو جۆرە گۆشتێک یاخود خواردنی هەموو جۆرە گۆشتێک کە لە ڕاگەیاندنەکان باس کراوە. بۆیە وەکو سەرچاوەیەکی خۆیان کە باس بکەین زیاتر هۆکارەکەی ئەوەیە کە ئەوان قەدەغەکراوێکیان جێبەجێ کردووە کە وەکو ئێمە مسلمان ئەم قەدەغەکراوە لە لای ئێمە قەدەغەیە. بە تایبەتی باز دەکرێت جۆرە ئاژەڵانێک کە دڕندن یاخود حەرام و قەدەغەکراون ئەوان دەیخۆن، بۆیە ئەمە یەکێک لە هۆکارەکانە. و بەداخەوە بە تایبەتی لە سۆشیال میدیا خەڵک بۆتە دوو لایەن. لایەنێکیان کە پێی وایە ئەمە شتێکی دروستکراوە و گرنگی پێنادا و بەلایەوە ناچێت، بەڵام لایەنێکی تر زۆر گەورەی کردووە لە حەجم و لە قیاسی خۆی کە ئەنەما دنیا کۆتایی دێ یاخود کە ئەنەما وەکو دەوترێ تیجارەت و باخیرەکەی لە دەریادا لە زەریادا غەرق بووە. نەخێر خۆشەویستان، بە تایبەتی ئێمەی مسلمان دەبێ زۆر ئاگادار بین، هەم لایەنە پزیشکیەکە هەم لایەنە ڕۆحیەکەشی لەبەر چاو بگرین بۆ ئەوەی ئێمە نەبینە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە. لەبەر ئەوەی ئێمە لە ئاینی ئێمەدا بەڵێ نەخۆشی دەگوازرێتەوە دەبێ خۆی لێ بپارێزین. و ئەگەر پرسیارێک بکەین ئایا ئیسلام چارەسەری چییە بۆ ئەم جۆرە نەخۆشی و نەخۆشیانە؟ ئەمەی ئێستا هاتووە هەم لە مێژووی مرۆڤایەتیدا و هەم لە سیرە و بەسەرهاتەکانی ڕەسوول اللهدا عەلەیهی سەڵات وەسەلام تۆمار کراوە. بە تایبەتی فەرمودەیەکمان هەیە کە دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە کە لە سەحیحی بوخاریدا هاتووە، فەرمودەیەکی ڕاست و دروستە. دەفەرمێ سەئەلت ڕەسوول الله عەلەیهی الصەڵات وەسەلام عەنی الطاعون، دەفەرمێ پرسیارم کرد لە ڕەسوول الله دەربارەی طاعون. طاعون زانان دەفەرمون کورتترین پێناسەی ئەوەیە کۆمەڵکوژە و کوشندەیە، واتە نەخۆشیەکی سادە و ئاسایی و ئیعتیادی نییە. ئینسانەکان بە کۆمەڵ دەکوژێ، وەکو لە فەرمودەی تر هاتووە یەخوذکم کە قوعاسی الغەنەم، ئێوە لە ناو دەبا ئەم نەخۆشیە وەکو چییە؟ وەکو نەخۆشیەکە کە تووشی ئاژەڵ دەبێ ئەکرەمەکم الله. زانیان دەفەرمون قوعاس الغەنەم چییە؟ داء يصيب الغنم فيسيل من أنوفها شيء فتموت فجأة. دەفەرمون نەخۆشیەکە تووشی ئاژەڵێک دەبێ، بە تایبەتی ئەکرەمەکم الله مەڕ، دەفەرمێ شتێک لە کەپوویدا دەبەزێت جا ئاوە هەر زۆرە شتێکە لە ناکاو ئەم گیان لەبەرە دەمرێ و لە ناو دەچێت. بۆیە ئاواش ڕەسوول الله فەرموویەتی ئێوە تووشی طاعون دەبن، تووشی موتان دەبن کە لە فەرمودەکە هاتووە، واتە کوشندەیە و کۆمەڵکوژە. دەتوانین ئێستا ئەمەی کە ئەم ئیحسائیات و سەرژمێریانە کراوە لە وڵاتی سین و لە چەند وڵاتی تر بە تایبەتی لەم ڕۆژانە کە لە ئێمەش نزیک بووەوە و بە تایبەتی تر کە لە شاری کەرکووک و نەجەف و ئەم شوێنانەی عێراقیش بڵاو بوویەوە، بۆیە دەتوانین ناوی لێ بنێن طاعونی سەردەم، واتە ئەم کۆمەڵکوژیە یاخود ئەم دەردە کوشندەیە کە لە ئینسان لە ناو دەبە. بۆیە ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام وەڵامی دایکمان عائیشە دەداتەوە، دەفەرمێ بڵێ ئەمە عذاب يبعثه الله على من يشاء، فەرمووی ئەمە ئێش و ئازارێکە الله سبحانه وتعالى دای دەبەزێنێ بۆ هەر کەسێک بیەوێ، چونکە ڕەسوول الله عەلەیهی الصەڵات وەسەلام دەیزانی شتێکی وا ڕوو دەدا، وەکو لە قورئانیشدا هاتووە لا يسأل عما يفعل وهم يسألون. الله سبحانه وتعالى پرسیاری لێ ناکرێ بۆ وا دەکەی بۆ وا ناکەی، نەخێر الله دەسەڵاتێکی مطلقی هەیە. بۆیە ڕەسوول الله فەرمووی بەڵێ ئەمە نەخۆشیەکە الله سبحانه وتعالى دای دەبەزێنێ بۆ قەومێک کە الله سبحانه وتعالى بیەوێ. بەڵام گرنگەکەی ئەوەیە ئێمە وەکو مسلمان ڕەسوول الله فەرمووی فإن الله جعله رحمة للمؤمنين، الله سبحانه وتعالى دەیکاتە میهرەبانیەک بۆ ئینسانی ئیماندار. لە درێژەی فەرمودەکە دەفەرمێ هەر کەسێک ئەم طاعونەی توش بوو بەڵام لە شوێنی خۆی مایەوە فەیەمکوث فی بەلەدیه صابرا محتەسیبا،
لە شوێن و لە دێهات و لە وڵات و لە شاری خۆی مایەوە بەڵام ئارامگر بوو وەزانیشی کە ئەمە قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا وعلى الله فليتوكل المؤمنون ئەمەی کە بەسەرماندێ الله سبحانه وتعالى بۆ ئێمەی هێناوە ئەو گەورەی ئێمەیە ئەو دەسەڵاتی بەسەر ئێمەدا هەیە و ئێمەش پشتمان بەستووە بە الله ئەمە ئاەتە وەکو بڵێ تەواوکەری فەرمودەکەیە بۆیە ڕەسوول الله فەرمووی بەڵێ کەسێک ئاوا ئارامگر بێ بشزانێ ئەم پەتایە لەلایەن الله سبحانه وتعالى بەسەری دابەزیوە بۆی دابەزیوە إلا كان له مثل أجر الشهيدين دەفەرمێ ئللا ئەوە ئەجر و پاداشتی شەهیدێکی هەیە وەکو ئەو کەسەی کە شەهید بووە لە جەنگ و جیهادەکان بۆیە خۆشەویستان ئێمە وەکو موسڵمان هەر ناخۆشیەک دێ پەیوەستە بە ئاینمانەوە و ڕێنمایشمان بۆ دانراوە کە دەبێت لە ژێر ئەم ڕێنمایانە کار بکەین و بەرەنگاری نەخۆشیەکان ببینەوە. زۆر باشە ماوەسا لە ڕێنمایە سەرەتایەکان ئیسلام بۆ هەر تاکێک باز لە پاک و خاوێنی دەکات النەزافەت من الئیمان ئایا تا چەندە لەو کاتی کە بەڵاو نەخۆشی بە تایبەتی ڕوو لە موسڵمان یا ڕوو لە کۆمەلگەکان دەکات پاک و خاوێنی لە ڕێنمایە سەرەتایەکانی ئیسلامە و ئیسلام چیمان پێ دەڵێت لەو بارەیەوە؟ دەستخۆشبی پرسیارێکی لە جێ و زۆر باش بوو ئیسلام پەیوەندی لەگەڵ پاچی لە هەموو ئاستەکاندایە یعنی نەک بڵێ تەنها لە ناو کۆمەلگا نەک بڵێ تەنها لە لاشەی ئینسان بەڵکو لەلایەنی ڕۆحیش ئیسلام گرنگی بەلایەنی پاچی داوە بۆیە ئێمە زانان دەفەرمون دوو جۆرە پاچیمان هەیە پاچیەکمان هەیە پێی دەگوترێ حکمی واتە تۆ دەبینی کەسێک دەستنوێژی نییە لە ئیسلامەتیدا بە جۆرێک لە جۆرەکان بە ئەم کەسە پاک نییە بۆ ئەوی نوێژ بکە یاخود ئەکرەمەکم وڵڵا لە لای خێزانی تێکەڵ بووە لەگەڵ خێزانی تێکەڵ بووە ئەمە پێی دەگوترێت جەنابەتی کەوتۆتە سەر واتە دەبێت غوسلێک لە خۆی دەربکا لەبەر ئەوەی پیسێک لە لاشەی پەیدا بووە ئەمە پێی دەگوترێت حکمی واتە الله سبحانه وتعالى بڕیاری لەسەر داوە بەڵام زۆرە پاچێکی ترمان هەیە پێی دەگوترێت عینی دەبیندرێ حیسی واتە بەسەر لاشەی ئینسانەوەیە یاخود بە شێوازێک لە شێوازەکان ئینسان دەیبینی پەڵەیە بە جۆرێک لە جۆرەکان ئەمەی کە ئێستا مرۆڤایەتی تووشی بۆ بە تایبەتی وڵاتی سینی زلهێز و ئەم شارێکە یۆهانە ناوێکی لەو جۆرەی لەیە ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە ئەوان سنوور بە زێندنیان کردووە لە پاچیەک ئێمە باسمان کرد الله سبحانه وتعالى کە شتێک لەسەر ئێمە قەدەغە دەکا دەفەرمێ ئەم شتە مەخۆن ئەم شتە بخۆن ئیلا بەرژەوەندێکی بۆ ئێمە تێدا بەڵام ئەوان لەبەر ئەوەی وڵاتێکی زیاتر ڕەسمالی و شوعیەتن گوێیان بەم پاچیانە نەداوە بۆیە دەبینی زۆر باشە ئەم نەخۆشیە هاتووە ئیسلام پێشی ئەوەی نەخۆشیەکە بێ پاچیەکەی داناوە هەتا لە قورئانیش عەفوەن نووسراوە ئینەمە المشریکون نەجەسون دەفەرمێ مشریکەکان پیسن مەبەستی ئەوە نییە کە لاشەیان پیسە مەبەستی ئەوەی ڕۆحیان پیسە ناخیان پیسە بیرکردنەوە فکریان پیسە بۆیە ئیسلام زۆر زۆر گرنگی پێداوە وەکو ڕەسوول الله دەفەرمێ الطەهور شەطر الئیمان پاچی بە هەموو جۆرەکانی نیوەی ئیمانە خوای گەورە پاک و پاکسازان حسابمان بکە ئینشاءڵڵا ماوەستا ئێستا دیارە لە شەوی ڕابردوو وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد 536 کەس لە سنوورەکانی عێراقەوە لەواتە لە نێوان عێراق و ئێران و لە سنوورەکانی عێراقەوە هاتوونەتەوە ناو هەرێمی کوردستان بەبێ هیچ جۆرە پشکنینێک ئایا دەمەوێت بزانم ئیسلام چە بەرپرسیارەتیەک دەخاتە ئەستۆی تاک لە کاتی بڵاوبوونەوەی ئەم جۆرە نەخۆشیە لەوەی کە هیچ نەبێ ئەگەر خەمی خۆی نییە با خەمی منداڵەکان و خێزانەکەی و خەمی دەرودراوسێ و ئەو دۆست و خزمانە بێت کە تێکەڵیان دەکاتەوە واتە بەرپرسیارەتی تاک لەم کاتەیە چۆنە بەرامبەر بە خۆپارێزی خۆی و کۆمەلگا و دەوروبەری خۆی ڕسول الله عليه الصلاة والسلام لە فەرمودەیەکدا دەفەرمێ كلكم مسؤول وكلكم مسؤول عن رعيته دەفەرمێ هەر یەکێک لە ئێوە بەرپرسیارە و بەرپرسیارە لە ژێردەستەکانی لەوانەی کە لە ژێردەستەیدان بۆیە ئێمە وەکو تاک کە ئەگەر بەرپرسە ئەگەر کەسێکە دەسەڵاتێکی لە دەستدایە ئەمە بەرپرسیارەتێکی
ئاینی و ئەخلاقی و نەشتیمان پەروەری و هەمووی لەسەردا جێبەجێ دەبێ ئاگادار بێ و ئێمە وەکو کەسێکی ئەعتیادی و وەکو کەسێکی ئاسایش بەڵێ ئێمەش بەرپرسیارین دەبێ ئاگادار بین نەبینە هۆکارێک بۆ بڵاوبوونەوە ئەسڵەن دەبێ ئێمە هۆکارێک بین بۆ ئەوەی ئەم نەخۆشیە بنبڕ بکەین ئەم نەخۆشە نەهێڵین بەڵام بەداخە وەکو باسم کرد چۆن وڵاتێکی وەکو سین کە ئێستا باز دەکرێت وەکو ئەمە سەرچاوی هەواڵی ئەوانە و سەرچاوی هەواڵی ڕاگەیاندنەکانی جیهانە کە هۆکارەکەی سەرەکی زیاتر لە خواردنی گۆشتێکە کە حەڵال نییە پیسە بە تایبەتی ئەمانە کە ناشکوژنەوە ئەم ئاژەڵانە لە سەری دەدەن و دەیمرێن و مردارەوە دەبێت بۆیە زانایان دەفەرمن زیاتر لەمەوە هاتووە گواستراوەتەوە بۆ مرۆڤەکان بەڵام ئێستا ئەوەی کە بەداخەوە لە وڵاتی مسلمانانە کە تووشی بوون زیاتر وەکو دەڵێ نەخۆشیەکە زیاتر بڵاو دەکاتەوە ناخۆشیەکە زیاتر بڵاو دەبێتەوە ئەوەیە ئەو ڕێنمایانە ئیسلام جێبەجێ کردووە یاخود ئیسلام ڕێنمایی کردووە جێبەجێ ناکەن بۆ نمونە لەوانەیە زۆر قورس بێ من شتێکی ئاوا باز دەکەم بەڵام ئێمە دەبێ ئاگادار بین لە بەرپرسیارەتەکان لەسەر شانمانە یعنی ئەگەر لە وڵاتێک ڕوویدا تۆ لەم وڵاتە بووی خەڵکی وڵاتێکی تر نەبووی ئیسلام بەڕاستی ڕێنمایی کردوین کە نابێ لەم وڵاتە دەربچین فرمودەیەکی ڕاست و دروستمان هەیە لە سەحیحی بوخاریدا هاتووە یەک لە هاوڵەکان دەجێڕێتەوە دەفەرمێت لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە شام تاعونێک پێیا بوو نەخۆشیەکی کوشندەی کۆمەڵکوش پێیا بوو کە پێیان دەوت تاعونی عەمەواس شوێنێک بوو لە شام کاتێک عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەگەر هاوڵەکان ویستی بچێتە نام ئەم شارە ڕاوێژی کرد بە ئەوانەی لەگەڵی بوون یەکەم جار ڕاوێژی بە مهاجیریەکان کرد ئەوان تقریبان دوو ڕەئی بوون هەندێکیان دەیانویست بچین بۆ ناو شام هەندێکیان وتیان بگەڕێنەوە مهاجیرەکان و ئەنسارەکان هەمان وەکو دەڵێ ڕەئیان هەبوو بەڵام مەشیەخەت و قوڕەیش بە ساڵاتچوەکان و خاوەن تەجروبەکانی قوڕەیش لەگەڵ پێشەوە عومەر بوون فەرمویان نەخێر ئێمە ناچین بۆ ئەم شارە لەبەر ئەوەی تووشی نەخۆشی دەبین دەڵێ پێشەوە عومەر فەرمووی بەڵێ ئەم ڕەئیم پێپەسەندە مادام ئێوە پێتان باشە نەچین ناچین حتا ئەبوو عوبەیدە کوڕی جەڕاح کە مێژوو نووسان دەفەرمون ئەوی شێکێک بوو لەوانەیە کە تووشی ئەم نەخۆشیە بوو بەم پەتایە شەهید بوو دەڵێ وتیە ئیمامی عومەر ئەتەفر من قەدەر الله فەرمووی ئایا تۆ هەڵدەی لەبەر قەدەری ئەڵڵا سوبحانەه وتەعالا دەفەرمێ پێشەوە عومەر فەرمووی ئەی ئەبا عوبەیدە تۆ نەبای من وەڵامێکی ترم دەبوو بۆ کەسێکی تر بەڵام تۆی شخصیتێک و کەسایەتێکی تایبەتە تێ لە لای من بۆیە بەڵام ئەوەندەت پێ دەڵێم نەفر من قەدەری الله إلى قەدەری الله هەڵدەین لە قەدەری خوا بۆ لای قەدەرێکی تر بۆیە کاتێک لەم قسانەدا بوون عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەربی کە هاوڵێکی بەڕێزی ڕەسوول اللهە هاتەوە لە شوێنێک و فەرمووی ئەی پێشەوە عومەر من چارەسەرم پێ بۆ کێشە و ئاریشەیەکی لەم زۆرە فەرمووی چییە؟ فەرمووی من گوێم لێ بووە ڕەسوول الله فەرموویەتی ئەگەر گوێتان لێبوو لە وڵاتێک لە شارێک لە زەویەک ئەم نەخۆشیە هەیە فەلا تەقدەموا عەلەیها مەچون بۆ ناو ئەم شارە مەچون بۆ ناو ئەم پەتایە و ئەگەر لە دەرەوەش بوون نەچن لە ژۆرەوەش بوون دەرنەچن بۆ ئەوەی بڵاو نەبێتەوە بۆیە زانایان دەفەرمون ڕێنمای ئەم فەرمودە ئەوەیە لە شوێنێک ڕوویدا کەسەکە ئەگەر خەڵکی ئەم شارەش نەبوو سەبر و ئارام بگرێ بۆ ئەوەی تووشی ناخۆشی نەبێ و خەڵکیش تووشی ناخۆشی نەکە بە تایبەتی ئێستا خەڵکانێک لە ئێران توش بوون لە وڵاتێکی تر توش بوون پێویستە بەڕاستی سەبر و ئارام بگرن لەم وڵاتە تاکو و چارەسەرێک دەدۆزرێتەوە یاخود تاکو ئەوان چارەسەرێک دەدۆزرێتەوە بۆیان بۆ ئەوەی بگەڕێنرێنەوە بەڵام ئێستا دەبینی هەم بەهۆی ئەوەی وەکو پێویست ئامێرە پزیشکەکان و ئامرازە پزیشکەکان لە بەردەستدانین هەم وەکو بە هەڵە ڕێنماییەکان جێبەجێ دەکرێت بە تایبەتی وتمان ئێمە وەکو مسلمان دەبینی دوورمە بینە ئەم نەخۆشیە زیاتر و زیاتر کوشندەتر بێ زیاتر بڵاو بێتەوە بۆیە ئیسلام ڕێگای داناوە و ڕێنمایی کردووە کە دەبێ ئاوا ڕێنماییەکان جێبەجێ بکەین هەم وەکو تاک هەم وەکو کەسێک کە بەرپرسیارە و بەرپرسیارەت و دەسەڵاتێکی لەدەستدایە. سپاس بۆ بەڕێز مامۆستا خەتێم زانای ئاینی لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز دیارە یەکێتی زانایانی کوردستانیش
ئاگاداری نامەیەکیان بڵاو کردووەتەوە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا کە پێویستە وڵاتیانی هەرێمی کوردستان بیزانن ئاگاداریەکەتان بۆ دەخوێنینەوە. پەیامێک لە یەکێتی زانایان دەربارەی خۆپاراستن لە نەخۆشی کۆرۆنا. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، دوای بڵاوبوونەوەی هەواڵەکانی تایبەت بە نەخۆشی کۆرۆنا لە چەند وڵاتێکی دراوسێ و هەواڵەکان بۆ ڕێگرکردن هەوڵەکان بۆ ڕێگریکردن لەم نەخۆشیە بە پێویستی دەزانین چەند بەرچاوڕوونیەکی شەرعی بدەین بەردیدی هاوڵاتیانمان بە مەبەستی خۆپاراستنی زیاتر لە هاتنی ئەم نەخۆشیە. سەرەتا پێویستە هاوڵاتیان هەرێمی کوردستان بە پشتبەستن بە خوددا ورەیەکی بەرز و بەهێزەوە مامەڵە لەگەڵ ئەم بابەتەدا بکەن، چونکە لەلایەکەوە بە بەراورد لەگەڵ نەخۆشیەکانی دیکە هێندە ترسناک نییە. هەروە سپاس بۆ خوددا تا ئێستا هیچ حاڵەتێک لە کوردستان تۆمار نەکراوە، بۆیە پێویست بە ترس و دڵ ڕاوکێ ناکات. بە پێچەوانەوە ئەوانەی ترس و تۆقاندن لەسەر ئەم بابەتە بڵاو دەکەنەوە بۆ قازانجێکی بازرگانی مادی یا هەر شتێکی دیکە دەکەونە ژێر بەرپرسیارەتی بەرامبەر خوددا و مرۆڤایەتی. بۆیە پێویستە ڕاگەیاندنەکان بە تیڤی و رادیۆ نووسین و هەموو ئەوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شت بڵاو دەکەنەوە دوورکەونەوە لە شڵەژاندنی کۆمەلگا. لە هەمان کاتە وەک هەوڵێکی خۆپارێزی پێشوەختە داوا لە هاوڵاتیانمان دەکەین بە چاکی پابندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن، چونکە باشترین ڕێگە چارە گرتنەبەری ڕێکارە تەندروستیەکانە. لە هەمان کاتدا پێویستە تا ماوەی ئەم بابەتە کۆتایی دێت هەموو گرتبوونەوەی پرسە و بوو گواستنەوە و تەواوی کۆبوونەوەکانی بوونە کۆمەڵایەتی و هونەری و تەواوی بوارەکانی دیکە سنووردار بکرێن. بۆ ئەم مەبەستە داوا لە مسلمانان دەکەین بە دڵێکی گەورە مامەڵە لەگەڵ بابەتەکانی وەک پرسە و هاوشێوەکانی بکەن، گلەیی لە خەڵک نەکەن. لە هەمووشی گرنگتر ئێمە مسلمانان هەمیشە پشتمان بەخوای گەورە بەهێزە و بەورەیەکی بەرزەوە مامەلە لەگەڵ ئەم بابەتانەدا دەکەین. چەکی ئێمە شان بەشانی ڕێکارە تەندروستیەکان دوعا و پاڕانەوەیە بۆ خوددا، دوعا و پاڕانەوە بە خودداچوونەوەیە بەرامبەر خوددا و خەڵک، بۆ ئومێدیەوەی خوای گەورە وڵاتی ئێمە و تەواوی مرۆڤایەتی لەو نەخۆشیە بپارێزێت و شیفای نەخۆشیەکانیش بدات. یەکێتی زانایانی یاینی کوردستان. دیارە لە ئێستادا هەواڵەکان زۆر دڵخۆشن لەلایەکەوە بە دۆزینەوەی چارەسەری دژە کۆرۆنا و لەلایەکی دیکەشەوە لەوەی کە ئێمە هەرێمی کوردستان تا ئێستا هیچ حاڵەتێکی ڤایرۆسی کۆرۆنا لە ناو هەرێمدا تۆمار نەکراوە. بینەرانی عەزیز، پاش ناوبڕێک دێینەوە لاتان. بینەرانی عزیز، دیارە بە تۆزێک لە کەشوهەوای کۆرۆنایە بینە دەرەوە سەرنجتان بۆ هەندێک نووسین و شیعری تەنز ئامێز ڕابگەێنین. تەوەری دووەمی بەرنامەکەمان میوانداری مامۆستایەکم کردووە کە ڕەخنە و نووسینەکانی هەمووی بە شێوازێکی تەنزن، بە تایبەتی لە کاتی خۆپشاندانی مامۆستایان لە سەر شەقامەکان دژی ڕۆبا موچە و پاشەکەوتی موچە. ئەم مامۆستایە بە شیعرەکانی بە شێوازی تەنز سەرنجی خەڵکی بۆ خۆی ڕادەکێشە. ئێستا میوانداریم کردو لە بەرنامەی پەیامی ڕۆژ کە ئەویش مامۆستا سەباح سەردەمە. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە، یاخوا بەخێر بێت. من وتم لە کۆرۆنا چینە دەرەوە، بەڵام بە جارێک بێمەوە ناو کۆرۆنا بزانم هیچت لەسەر کۆرۆنا نووسیوە؟ بەڵێ، جا منیش هەر بۆ بۆنەیە کە ئێستا دەم و باسی زۆر لە ناوەیە لەسەر ئەم ڤایرۆسی کۆرۆنایە کردوومە بە شتێکی ڕۆمانسیات بۆەوەی ئەو ترسۆبیا گەورە و ئینەی لەناو خەڵکا بڵاو بێتەوە بە شتێکی چیت بۆ نووسی؟ وەڵا شارێکە بڵین تێکەڵم کردووە ئەو نەخۆشیە بە ڕۆمانسیات، یعنی کردوومە بە شتێکی ڕۆمانسی. هەناسە سواری بێمەیلەکەتم، نیشانەت دەرکەوت لەسەر ڕوومەتم، لە رزوتام گەرمی و ساردیەکەی تۆیە، ئاڵودەت بووە شێعری شەکەتم. دەمامکی ترسم کردووەتە دەمم، لێم هەڵواسراوە بوتڵی ماتەم. مسج دەنێرن لە دەمارمەوە، جوابت کراوم نابیتە شەمم. ڕەچەتەم نییە بێچارەسەرم، تەسلیم بووم لەسەر چلپای کەسەرم. بێهێزی کردووم ئەدرێزگۆڕینت، لە دڵمایت کەچی لێت بێخەبەرم. لە ژێر پشکنین تاقیگەی دڵمای، لە سنوور دەرچووی خانەی ئەقڵمای. بە بەرزی ڕێژەی ئەوین دەمکوژیت، هەموو دوور دەگرن بەستۆ لەگەڵ مای. ئێستا بەس کۆرۆنا لەگەڵ زۆر باشە مامۆستا. دەمێ بزانم نووسینەکانت پێشێک کە بچینە سەر بابەتەکانی تر چی و چی دەنووسی؟ تەنها شیعرە نووسینە تێکستە؟ ئەوایە هەمووشیان هەر لە چوارچێوەی تەنزا بەم شێوازە دەنووسی، یاخود نا شیعری یا نووسینی عاشقانە و ئەوین و
بابەتەکانی دیکەرشتەمەوە بەڵێ کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەیەکی پڕابەوەی ئەو کێشە و معاناتە زۆرەی کەەوە بەسەری هاتووە ینی بابەتی تەنزیش زیاتر بۆ ئەو کۆمەڵگانە باشن هەم ئەو کۆمەڵگانی کە ئازادیەکی بڵین ئەوەی زۆری تیانە وەکو خۆمان وڵاتە عەرەبیەکان بەعام هەوڵەدەن لە ڕێگەی تەنزەوە ئەو ڕەخنە و کێشە و گیرگفتە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریانە لە ڕێگەی تەنزەوە دەرببڕن و هەروەها بەهۆیەوەی کە دەرونی زۆرێک لە تاکی کوردی ژماندووە ینی لە بابەتی جدیات و چۆن بڵێ ئەوانە زیاتر حەز بە بابەتە تەنزەکانەکە هەمووەکو خۆ بڵین دەروون خاڵیکردنەوەیەک و جگە لەوەش خۆ تەنز دوو ڕووی هەیە ئەڵێ ڕوویەکی گریانە ڕوویەکی پێکەنینە ینی تۆ ئەو کێشانە ئەو چاری چاپنە لە هەرچیم کرد گیان تێبگەێنم بەڵام هەر پێم پێکەنین بەڵێ ینی ئەم سەردەمەی ئێستامان زیاتر بە تەنز خەڵک ئەتوانی زیاتر خەڵکێکی زۆر خوێنەری ئەبێت تاوەکو جگە لە تەنزەکان شتی جدیاتیشت هەیە بۆ نووسینی خۆت بەڵێ لەسەر چی زیاتر دەینووسی وەڵا بڵین من هایکۆ نووسم و وتە وە شیعر بەتایبەتی هایکۆ کامەیە مۆدیلێکی تازەیە کاتی خۆی لە یابانەکانە جۆرە شعرێکی تەنز بووە لە سێ دیار بڵین 5 بەرگە بووە دواتر وردەودە بۆ وڵاتانی تر گواچراوەتەوە هاتووتە ناو کوردیشەوە سەرەتای بە تەنزەویش دەستی پێ کردووە و هەروەها تەنز بڵین هەموو لایەنەکان ڕێبازگی ئەدەبیە هەم ئەتوانی تۆ لە جگە لە شێعر لە چیرۆک لە شانۆوە لە بابەتی ترا ئەتوانی جێ بکەیتەوە لە یەکێک لە هینەکانی من لە شانۆنامەی ژیانی ئەتوانی تۆ ئەمە جێ بکەیتەوە سامرێکێک لە ئەوە ئەینووسم بۆ دڵێن لە شێوی شانۆی بینی قوتابی مامۆسا پرسیارەکە مامۆسا پرسیارەکە لە قوتابیڵە یەکێک لە فرمانەکانی ماسی هەم پێ بڵێ قوتابیژە لە مامۆسا بۆ جۆزەڵدانەوە ئەوە دێستا بە شاعر هەیە ئەوەت هەیە بە نووسینەکە وەڵا مەگەر دوایی بڕێکی منێ دەرهێناوە لە مۆبایلەکە بەز ڕام نەکێشاوە بەڵام شتەکانی ترم وەکو وتەکان ڕام کێشەوە کاتی خۆی بڵین لەسەر وتە بڵین تەناشتێک لەم هەرێمە بە شێوەی ئاشتی دەسا و دەسی پێکری هەڵامەتە بەڵێ ئەمە شتێکی پێکەنینە کورتەوە پوختە ئەمە لە کام چوارچەوەیان ڕێ دەبێتەوە ئەمە لە چوارچەوەی ئەوەی سیاسی یعنی زیاتر تۆ ئەم بابەتەکەی بە بادێک تەنزانی ئەوە بینین دەسا دەستکردنەوە وڵاتە تۆ زەحمەتە تۆ یعنی هەر نەبووە و ئەوانەی کە بۆ نمونە لە وەزارەتەکان ئەو کێشە و گیرروگرفتانی کە تایەتی وەزارەتی بڵین کارەبا کە زستانیت ئەوە سەرماوسۆڵە دەست پێکانە بەوەی هاتنی سەرماوسۆڵەوە وەزارەتی کارەبا تووشی پەتا بوو کارەبا تووشی پەتا بووە یاڵێن وەزارەتی کارەبا وەکاری کەمبوونەوەی کارەبای گەڕاندەوە بۆ درێژبوونەوەی شەو زۆر باشە با بێمە سەر شیعرەکانت بە درێژی پێم وایە شتێکت لەسەر بندیوار نووسی بوو لەسەر کاتێککە عادل عەبدولمەهدی ئیدی ناچاریان کرد بەدەست لە کارکێشانەوە چیترت لە بەردەسا هەیە کە پێمان بڵێیت وەڵا شواندنێکی خۆمان ئێمە ئەوان لەسەر ئێمە و سیاسەکانیان ئێمە زیاتر من لە ینی پەروەردەوە ئەوە کەم بڵین ڕخنەی سیاسی ئەوانەگرین شتێکم هەیە بوو لەسەر ئێمە ئەوان ئێستا حەزەکەی ئێمە پەروەردەین ئێوە سیاسی ئێمە ڕەحلەین ئێوە کورسی ئێمە قەڵەمین ئێوە تفەنگن ئێمە یەکسانین ئێوە لاسەنگن ئێمە دەفتەرین ئێوە دۆلارن ئێمە مەزلومین ئێوە زۆردارن ئێمە پۆلین ئێوە بارەگان ئێمە وانەین ئێوە فرۆشگان ئێمە منهەجین ئێوە ڕێبازن ئێمە حەقبێژین ئێوە درۆزن ئێمە قوتابخانەین ئێوە دیوەخان ئێمە مامۆساین ئێوەش کوێخان زۆر باش بابەتەکانی دیکە چیتەن بابەتەکانی دیگە لە زۆر جار ئەوش بڵین کاتی خۆی زۆر شعری نیشتیمانیان و تۆ بەڵام ئێستا زۆرێک لە ئەو خەڵک بەوەی ئەو کێشە و معاناتانی کەوا لەم هەرێمە بەسەری هاتووە نیشتیمان پەروەری کاڵ بووەتەوە
ئیتر زۆر جار لە ڕۆژی ئاڵای کوردستانە شوهاندومە ینی بەیار ئاڵای کوردستان ئەوە ناڵێم خوێنی شەیدە و سوور و سپی ئاشتیە و خۆرەکە ئازادی ئەوانە من بە جوێرێکی تر هەڵم گێڕاوە و جا من یەکێکی لە ئینەکان وێت دایمە زۆر جاش شعر هەڵە گێڕم و زەملا دەبا هەڵە نەبم پێوترێ پارۆدی ینی بۆ سەردەمێک شعرێک گوتراوە بۆ سەردەمە گونجاوە بەڵام بۆ سەردەمی ئێسا و شعرە گونجاو نیە تۆ هەڵێ گێڕیت و کە بۆ ئەو سەردەمی ئێسا بگونجی ئەڵێم وەک نیشتیمانم دڵم کەرتکەرتە جوانترین ئاڵام لە چکەکەی سەرتە سوور ڕەنگی کوڵمی پڕ لە خوێنینتە تیشکی خوارەکە پرچی زێڕینتە سپی ڕەنگی ڕوود سەوز ڕەنگی چاوتە دارتێل باڵات و زەرد زوڵفی خاوتە ماش و سرودم دەستپێکی ناوتە تۆ شەکاوت و منیش ئەنگاوتە ینی پێکراوە زۆر باشە چەندێکت دەنووسی مامۆستا سەباح وەڵاهی بزەبێت خۆی نووسین ئینسان کە کاتێ دەسەگا بە نووسین بەروارێکی زۆر دیاریکراو نییە بەڵام ئەوەی کە بە نووسراوە بیامانە لە 2016 و ئەوانەوە ئیتر وردە بەڵێ ینی پێشتر شتەکان عادەتەنەوەی کە تازە دەسەگەی بە نووسین شتی کرچووکاڵە شتی لاسایە شتی دووبارەی ئەوانە ئیتر وردە مامیە منەڵێ کاتی خۆی ڕۆشتم باوکی نردووی بۆ شوێنێکە گەڕاوەوتی هەموو شعرەکانیان سووتان بۆڵێ خەفتم بۆی نەخواشم کە سەرەتان بۆ هەموو شعرانە بەکەڵک ناوت شتی کچووکاڵ زۆر باشە هیچ بەرهەمێکت هەیە هیچ بەتەمای چاپکردنی بەرهەم هەیەی بەتەما مەڵا ئەوەی بەشی کتێبم هەیە ینی لە نووسین لە شعر ئەوانە ئیتر تۆزە پەش و بڵاوە بێ کویان کەم و هەڵەچنێکی لە بەرنامەتە بەڵێ شتێکت لەسەر هەمووڕاوی نووسی بوو ئەوە دەمێ ئەومان پێش لەمان بوو بەڵێ طبعا زۆربەی ئەڵێم ئەو سامان و پەرلەمانە بە پەلە ئاواتی هەموو گەلە بەزمنەوە پەرلەمانە بە خاوی ئاواتی لە قوڕ ناوی ئێستا وای لێ هاتووە بۆ پەرلەمان بەڵێم شەرم نووسی لەبەر ئەو بڵین کێشە و مەعاناتانی کەەوە هەبوو فلتەری پەرلەمان نەیتوانی چارەسەر ینی هەر خۆی بەشێکە پەرلەمان لە کێشە بۆ پەرلەمان حاموڕابی زیندوو بووەوە لێمی پرسی کە چی بووە وتم قوربان بمریتەوە باشترە نەیبیستیتەوە تەویلەیەکیان داناوە پەرلەمانیان ناو لێناوە هەڵە بژێرن 4 ساڵ جارێ کۆمەڵێک پەرلەمانتارێ وتی باشە ئەی چی ئەکەن وتم یاسامان بۆ دەرەکەن یاساکانیان وەک تۆ ڕوایە بچووک دەگرێت بەس دەرەقەتی گەورە نایە لەو 4 ساڵە داورک دەگرن مانگی 8 ملیۆن وەرەگرن ئەوزام زیاتریشە خاترم گرتم لەگەڵ پاسەوانی چوارشانە پرزگە و وەنەوشە و حەزانە دەبنە خاوەنی مەزرعە ڤێلا و هۆڵ و مۆڵ و دوورگە هەر ساڵەی لە وڵاتێکن هەر ڕۆژەی لە ناو قاتێکن دەبنە توجار و بزنزمان پڕی دەکەن بانق و گیرفان دواتر خانە نشین دەکرێن بە 4 ملیۆن هەتا مردن لێ ڕادەکشێن ئەو جاکە دەڵێن مەغدورین لە غەدر و خیانەت دوورین بۆ خولێتر دەکەونە سواڵ بۆ دەنکڕین ماڵە و ماڵ بەڵێن دەدەن خزمەتکاری تۆن بەبێ دەستنوێژ قورئان دەخۆن حاموڕابی هەستایەوە دەستی کرە بەڵێنی بریقەدار وتم قوربان بەنیازی چیت وتی دەبمە پەرلەمانتار یعنی حەموڕاویش تەمای پەرلەمانتاری گرتوویەتی بەڵێ جا حەموڕابی وەجاخپێر بووە وتم بریا یەکێک لە مەرجەکانی پەرلەمانتاری وەجاخپێر بووایە بۆی تر ئەمیش بەڵێ زۆر باشە مامۆستا دەمێ بزانم کاریگەری ئەم جۆرە تەنزانە چۆنە ئەم جۆرە نووسینانە بە شێوازی تەنز چۆنە زۆر جاکە ئێمە خۆپشاندانمانە کرد بڵین ئەوە بوو کە موچە نەما بوو خەڵک بێتاقەت بوو لە ئەو معاناتەی لە کرێ ئاو کە بڵین خان و مەسروفاتی ڕۆژانەی بووە نەئەکرا کە هاتە خۆپشاندان و دیسانەوە کەس نەئەهات بەدەنگتەوە ئیتر ئێمە بە شعریان بە تەنجەیەکی وامان بۆ دروستە کرد گەرم و گوڕێک دروستە بوو لە خۆپشاندانەکانە یانە بۆ مای دڵخۆشی پەیامەکانمان ئەگەیان بەزیتر ئایا لایانی بەرامبەر گویانە گردەوە چارلی چاپلین دەڵێ هەرچەندە هەوڵم دەداوە خۆتان ماژت پێکرد خەڵک تێبگەێنم بەڵام خەڵک هەر پێدەکەنی ئێستا تۆچی خەڵک پێدەکەنی یاخۆ تێدەگەن لە مەسجەکان خەڵک لە مسجەکان ئەوەی بڵێن زۆرینە
ئەوانەی کەوا سەر بە دەسەڵاتنەوە تێژ بگەن هەر خۆیان بڵین چاوپۆشیەکەن و ئەوەی کە هەیە بڕێکی زۆری خەڵک لە لایەنی دەسەڵاتەیە ئەوەی کە بندیوارە ئەوانەی خۆیان ئینەکانی شەزانن واقعەکە زانن ئەمەوەی ئەمێنێتەوە لە خەڵکی چینی ناوەڕاست فەرمانبەرە ئەوش تەناشتێک لە دەسەڵات هەبێت لە خۆپیشاندانە بە ڕێگەی مەدەنیەوەوانە و خۆشمان نەزانین خۆپیشاندان لە وڵاتە ئەبێ نەفەسی درێژ بێت و خەڵکیان بێهیوا کردووە لەبەرەوەی گوێی پێنادەن دەسەڵات. چیت لەسەر موچە هەیە بۆمان؟ لەسەر موچە وڵا با لەسەر بەڵێ شتێک خوێنمەوە لەسەر بەڵێ لە ئەوەی کە هەرچیە گەڵێ ئێمە هەر بەڵێیان بۆکەین بۆ نوەسبینە بەرپرسێ دەرکەم ڕاکە جاڵی منەڵێ کاتێ بەفرەکە باریتەوە بەفرەڵی مەسوورە هەرکە دەرکەوە هەمووی سێڵوی لەگەڵاگری زۆر باشە. بەڵێ تۆ موچەکەتیان بڕیوە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ نەوتەکەتیان دزیوە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە بستێ خاکت نییە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ سەرکردەی پاکت نییە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ قەفەست ئازادیە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ ژیانت نامورادیە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە باڵانسەکەت سفرە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە دەستورەکەت کفرە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە باجت بۆ زیادەکەن هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە دەنگت لە یاد دەکەن هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە ژوورەکە تاریکە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە جادەکەت باریکە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ قەدری بێگانت نییە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ شەهادەت نرخی نییە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ قەت ناگەی بە مەقامیان هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ پلەسەی لای عەوامیان هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کوشتەی دەستی ئەوانی هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ ئاوارەی گشت جیهانی هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە درۆشت بۆ دەکەن هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە کوڕنووشت پێ دەبن هەر بەڵێیان بۆ دەکەی. دەستەکانت خۆش بن. گرنگترین نووسین لە لای خۆت کامەیە؟ واتە هەم زیاتر بە شوازی تەنز بێ و هەم زۆر زۆر واقع بێ لە لای خۆت. وەڵاهی ناتوانم شتێ تەحدیدکەم بڵێم گرنگە بەس ئەوانەی کە من ناتوانم دیاریکەم ئەوانەی کە خەڵک زۆر ئەوەی لەسەر بندیوارەکان بوو ئەوە ڕێبەر دڵشاد کاک ڕێبەر ئاوڕێک بڵین برادێک لە ئەوروپا بە گیتارەکەی معاناتەکانی خەڵک کا بە گۆرانی و بڵاوێک کاتەوە لە ئەوەی بندیوارەکەمان بڵێەوە ئەمەیەکی گیرۆدەی بندیواری. بڵێ تا ئێستا دوو شعری تەنزم بۆ بە گۆرانیەکیان کاک نایف ئاسوودە کردی لەسەر موچەکەی عەبادی بوو ئەمەشیان کاک ڕێبەر کردی بە گۆرانی لەسەر بندیوارەکان. زۆر باش. ویستی بندیوارەکان بندیوار کۆ کۆڕیزیان بەستووە هەرێم و بەغدایان مفلیس کردووە بندیوار هەیە لە ماڵ خەوتووە مانگی 6 ملیۆن دینار کەوتووە بندیوار هەیە پیاوی چوارشانە موچەی بۆ کراوە لێ بێوەژنانە بندیوار هەیە کوێرە تا ئێستا 6 لەسەر 6 چاوی لە فەحسا بندیوار هەیە بە ئینوان قەزەم باڵای 2 مەترە بەس شارێک یەکەم بندیوار هەیە کراوە بە شێت ئەقلی بۆ ئەقلی کۆمپیوتەری شێت بندیوار هەیە شەیدی سەنگەر تا ئێستاش ماوە نەیدیوە سەنگەر بندیوار هەیە پێشمەرگەی کۆنە تەقەشی نەکردووە بۆ بەرشەلۆنە بندیوار هەیە کەری فیعلیە حیزبی کەرانیش ئاگای لێ نییە بندیوار هەیە ڕۆژنامە نووسە هەیە بەڕەگەز خەڵکی لای ڕووسە بندیوار هەیە عەشە شەمەری بۆیە عەبادی پێی دێ قەشمەری جا وەختە عەبادی سەرۆک بوو کەی موچە نانێرم ئەم هەمووە بندیوارت چییە ئەم هەموو موچە خۆرم بندیوار هەیە سەرۆکی حیزبە هەیە دەروێشە نایگرێ جەزبە بندیوار هەیە لەسەر تیڤیە هەیە وەهمیە و خاوەن سیڤیە بندیوار هەیە هەر لەم پێڕەیە خاوەن گۆرانی سەدام زێڕەیە بندیوار هەیە درژەگەندەڵە لە مناقەشە دایم بەتەڵە بندیوار هەیە یاخوا داوەشێت هەر قسە دەکات دەبێ بەمانشێت بندیوار هەیە تەنزنووسی ژیر خانە نشینە بە پلەی وەزیر بندیوار هەیە ژنە شۆڕژگێر هەیە دوکاندار بەقاڵ و دەستگێر بندیوار هەیە مەلای مزگەوتە نازانێ فەرزی نوێژ 5 یا 7 بندیوار هەیە چووە بۆ دزی خانە نشینە بە پلەی حیزبی بندیوار هەیە ناوی سەکرانە دەیتخوا باوکمەوەی ویژدانە ئەوەی من دەیڵێم بە چاو بینراوە هەرخوا دەزانێت چی کە کراوە. زۆر سپاس مامۆستا سەباح. دیارە نووسینەکانت زۆرن
بۆ ئینشاڵڵا طبعاً مەجالەکە زۆر کەم بوو لەبەرەوەی کە میوانی ترم هەیەەوە بابەتی ترم ماوە پێشکەشی بینەرانی بکەم زۆر سپاس دەکەم ئەگەر قسەیەکت ما بێت لەسەر نووسینەکانت لە خزمەتە بەڕێزی زۆر سپاس مەڵا منیش ئەمەوێ ئەو خەم و ناخۆشی کێشانی کە بەر ڕۆژانە بەرکەوتنمانەیە لەگەڵی بە شێوەی تەنزیا بە شێوەیە کە بتوانم زۆرترین خەڵک لەوەی تێبگەێنم بیکەمە بابەتی ناڕزایی و هەم لە ڕووی دەرونیوە زیاتر خاڵیە بنەوە خەڵک زیاتر بە پێکەنینەوە و هەروەها ئەو کێشە و گیر و گرفتانش ئەیگەێنین بە خەڵکی ئەوەی کە ئێمە هەیە مینبەری ئەمە تەنا فەیسبووکەوە لە ڕێی ڕێیانەوەی تر زۆرترین بڵاوکرامان لێ بڵاوەکەین زۆر سپاسەوە بەڕێز مامۆستا سەباستە بە مامۆستا لە قوتابخانە سپاس بەوەی کە لە تەوەری دووەمی بەنامەی پەیامی ڕۆژ میوانمان بووی سپاسیەوەش خۆش بێ ئازیزان بینەرانی عزیز دەچمە لای راپۆرتێکی وەرزشی پاش راپۆرتەکەش درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژ دەدەین لەسەر تەوەری سێم کە باس لە ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنایە لە پارێزگای هەڵەبجە. بەڕێزان ئەوەیە دیدی کۆمەلگا ورزش ئەگەر دیقەت بێ هەر لە کۆمەلگای خۆمان لە هەرێمی کوردستان 1992 تا 2003 وەکو مەرحەلەیەکەم لە 2003 بەدوام دوو قۆناغیات و دوو فەتەی زۆر جیاواز. دوای چاوەڕوانیەکی زۆر لقی سلێمانی لیژنەی وەرزشی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەستی بە چالاکیەکانی کردەوە و خولێکی ڕۆژنامەنووسی بۆ 30 ڕۆژنامەنووس ئەنجامدا. بە ئامادەبوونی هەر یەک لە پرۆفیسۆری یاریدەدەر حەکیم عوسمان ڕاگری کۆلیژی تەکنیکی کارگێڕی پۆلی تەکنیکی سلێمانی و ئەنوەر حسێن جێگری نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. لقی سلێمانی ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستان خولێکی پەرەبێدانی میدیایی وەرزشی بۆ 30 ڕۆژنامەنووسی سنووری پارێزگای سلێمانی ئەنجامدا. بە نظری من بەشێکی زۆری کۆمەلگای نێودەوڵەتی بە چاوێکی پرزارزش و چاوێکی ئینسانی و گەورە و احتیماماتی گەورەیان بۆ ورزش هەیە بەداخەوە لای ئێمە ئەم خاڵە زەعیفە. ئێستا وەرزش و وەرزشی کاری وەرزشی بەڕاستی لە توانای سەندیکا و ئەوانەیە نەماوە مەسەلەن دەوڵەت بێ ڕاستەوە خۆ دامی تایبەتی بکە وەزارەتی تایبەتی بۆ دانێ بەڵام بە نظری ئەمە لە پێشەوەی ئیشی سەندیکا بێ ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە ینی لە خولەکەدا نزیکەی 30 ڕۆژنامەنووسی وەرزشی پارێزگای سلێمانی و دەوروبەری تێیدا بەشدار بوون و وانەکانیش لەلایەن پرۆفیسۆری یاریدەدەر ڕێبەر گۆران بە شێوازی تیۆری و پراتیکی بە بەشدار بووان وترایەوە و گرنگی ئەم خولەشی بۆ 3 ئامانج گەڕاندەوە. بەڵێ ئەمڕۆ ئەمە بەشی تەکنیکی میدیا لە کۆلێژی تەکنیکی کارگێڕی زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی ئەم وەرکشۆپە بە هاوبەشی لەگەڵ لیژنەی وەرزشی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ساز کرا کە چەند ئامانجێکی جیاجیا هەیە. یەکێک لە ئامانجەکان ئەوەیە کە دید و بۆچوونی ئەکادمی میدیایی تایبەتمەند بگوازینەوە بۆ ناوەرشەوانەکان بە تایبەت میدیاکاران بە تایبەتی لە بواری وەرشیدا کامێکێکە لە ئامانجە سەرەکیەکانی. خاڵی دۆمەوەیە کە ئەو زانیار ئەو حقەتە بخێنە ڕوو یاخود ئەو بابەتە باسکەین کە وەرزش تەنها بۆ چین و توێژێکی دیاریکراونیە کە وەرشەوانەکان یاخودوانین کە پەیوەندیدارن یاخود پێوەستن بە بواری وەرشت بەڵکە وەرزش دەکرێت بەشێکی زۆری چین و توێژە جیاجەکان و هێزە کۆمەڵاتی سیاسەکان ناو کۆمەلگادا سوودی لێوەرگرن. خاڵێکی لە خاڵەکانەوەی ئامانجەکانی کە ئێمەمانەیە دید و بۆچوونی میدیاکاری وەرزشیش بزانین بەرامبەر بە بواری میدیای تایبەتمەند لە وەرشە بە دیاریکراوی کە ژینگەی کارکردنیان ئەو هەڵوێسانی کە ڕۆژانە تێکەون لە کاتی ڕووماڵی میدیایە استراتیجیان بۆ کارەکەی خۆیان یاخود بۆ ئەرکەکەی کە جێبەجێ لە لای خۆیانەوە بەشداربووانیش بە گرنگیەوە باز لەم جۆرە خولانە دەکەن بۆ ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستان بەگشتی و شاری سلێمانیش بە تایبەتی. بەڵام نایشارنەوە کە درەنگە بۆ ئەم جۆرە خولانە داواش دەکەن کە ئەمە یەکەم خول و دوا خول نەبێت زیاتریش گرنگی بە ڕۆژنامەنووسانی وەرزشی بدرێت. بێگومانکردنەوەی ئەم جۆرە وەرکشۆپ و خولانە بۆ میدیاکاران شتێکی زۆ گرنگە بۆ پێشکەوتن و بەیانی چۆنەڵی بایەخدان بەبەرەی بە بەهرەی میدیایی خۆیان بە چۆنەڵی بە
بەهرەی پێشکەشکردنی و پێشکەشکاری خۆیان و فعلەن تا چەند لە ناوەڕۆکی میدیای وەرزشی تێ بگەن فعلەن چونکە میدیای وەرزشی بەڕاستی خۆی بۆ خۆی چەندین خول و چەندین پرۆگرامی ئەوێت هەم لە پێشکەشکاریەوە هەم لە ئامادەکاریەوە هەم لە هەواڵسازیەوە هەر لە بردن ینی بەڕێوەبردننی کەناڵەکە بۆیە بەڕای من کردنەوەی خولێک لەم شێوەیە بەڕاستی زۆزۆک بە پێویستی ێزانم و زۆ گرنگە و حەزەکەم هیواداریشم کە ئەمە بەردەوام بێ بەڕاستی ینی یەکەم هەنگاو بۆ ئیتر چەندین هەنگاویکەی بە دوایە بێت لقی سلێمانی ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستان ماوەی 4 مانگا فەرمانی کارگێڕی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی وەرگرتووە و لە یەکەم کار و چالاکی خۆیدا خولێکی بۆ ڕۆژنامەنووسان کردەوە بڕیاریشە لە دوای کۆنگرەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی سلێمانی هەڵبژاردننی خۆی ئەنجام بدات و ستافێک بۆ بەڕێوەبردننی کارەکانی دروست بکات ئەردەڵا محەممەد تایبەت با پەیامی ڕۆژ سلەیمانی بینەرانی عزیز دەچینەوە ناو باسی کۆرۆنا بە تایبەتی لەو ڕۆکە پێویستە و کەمیشە کە باس دەکرێت نابێ هیچ ترسێکمان لە کۆرۆنا هەبێ نابێ بشڵەژین دەبێت لە ڕووی دەرونیەوە ئارام بین بەڵام لە هەمان کاتە دەبێت زۆر پابند بین بە ڕێنماییەکانی تەندروستیەوە بە تایبەتی لەو ڕۆ کە هێشتا هیچ حاڵەتێکی کۆرۆنا لە هەرێمی کوردستان خۆشبەختانە تۆمار نەکراوە بۆیە خۆپاراستن باشترین چارەسەرە و زەمانەتی ئەوەیە کە دوور دەکەوینەوە لە کۆرۆنا دیارە تیمە تەندروستیەکان ئەمنیەکان لە شار و شارچەکان پێکاتوون بۆ ڕوبەڕووبوونەوەی یا بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنا بابزانین لە هەڵەبجە چی کراوە پارێزگای هەڵەبجە کە دیارە سنووری فەرمی و نیمچە فەرمی بەرامبەر بە ئێران هەیە و خەڵکێکی زۆر هاتوچۆی هەبووە بە تایبەتی لە ماوەی کە ئیدی ڤیزا نەما لە نێوان ئێران و عێراقدا دانیشتوویەکی زۆری هەڵەبجە و قوتابیەکی زۆری هەڵەبجە ڕویان لە ئێران کردووە بابزانین لێرە لە هەڵەبجەیە چۆن ڕێکارەکان دەگیرێتە بەر بۆ بەرامبەر لە نەخۆشی کۆرۆنا بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز لوقمان عەبدوڵڵا ئەندامی لیژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجەمان کردووە کاک لوقمان زۆر سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ بەڕێستان چیتان کردووە و چەند کەسێش لە ژێر چاودێریدان هیچ حاڵەتێکی گومان لێکراوی جددی هەیە لەسەر کۆرۆنا یاخودنا سەرەتا بە ناوی خوای پەروەردگار دیارە ئەم نەخۆشیەک بوو کە یەکێک لە نەخۆشیە گوازراوەکان ئێمە نەخۆشیمان هەیە نەگوازراوەیە نەخۆشیمان هەیە گوازراوەیە و لە ناو نەخۆشیە گوازراوەکانە هەمانە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ گوێزرێتەوە هەیشە لە مرۆڤەوە بۆ مرۆڤ بەداخەوە ئەم جۆرە ڤایرەسەکە ئەوەیە لە مرۆڤەوە بۆ مرۆڤ گوێزرێتەوە لە ئاژەڵیشەوە بۆ مرۆڤ هەرە گوێزرێتەوە جیاواز لەوەی کە لە ساڵانی 2023 و 2012 کە سارس و مارس کە جوو تایوەکۆڵە لە جۆرێکی کەن لە ڤایرەسی کۆرۆنا ینی هەر لە یەک ڕیتم بوون بەڵام شێوەی خۆی گۆڕیوە ئەمساڵ لە هەڵەبجە چی کراوەکو شۆن باست لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ بۆ نمونە نەخۆشیە لە چینەوە لە ئاژەڵەوە هاتوۆتەوە سەر مرۆڤ ئێستا ژێمە دەبێت لێرەش هەر بترسین لە ئاژەڵەکان ئەو پرسیارە زۆر جوانە تەبعاً لە سینەوە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ گوازرایەوە ئەو ئاژەڵانەی کە لە وڵاتەکان و لە قاڕەکانی کە هەن بە تایبەتی لە سنووری وڵاتی خۆمان ئەگەر هاتو ئاژەڵەکە هەڵگری ڤایرەسەکە نەبوو هیچ ترسێکی نییە ئەگەر ئاژەڵەکە هەڵگری ڤایرەسەکە نەبوو ترسی نییە دیارە بۆ پێی ئەوەی کە لە وڵاتی سینەوە کە پەرش و بڵاو بووە بۆ هەم وڵاتانی تر ئاژەڵەکانی وڵاتانی دنیا هیچ کەشەیەکیان نییە چونکە تا ئێستا تۆمار نەکراوە کە ئەگەر کەسێک لە هەر وڵاتێک لە ئیتالیا مەسەن لە لوبنان لە ئیسرائیل لە عێراق لە شوێنەکانی کە تۆمار کرا بۆ یەکەمین جار هەموو سەرچاوە لە ئێران مەسن سەرچاوی هەموو نەخۆشیەکە لە سینەوە بوو و سەرچاوی ئەوەی نەخۆشیەکەش کە لە سینەوە لە ئاژەڵەوە بوو کەواتە توانین بڵین ئێستا ئاژەڵانی ڕوسەر ڕووی زەوی ناتوانین لە 100% بڕیارە بین بڵین بەپێی ئەو راپۆرتانی کەمە ئەیبینین و ئەیبیستین لە WHO دیارە ئەو ئاژەڵی کە منطقەی سین بۆتە هۆکارێک بۆی کە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ بگوێزرێتەوە نەک ئەو ئاژەڵانی کە ئێستا لە وڵاتانی ترە هەن نەخێر ئەوە ئاشکرایە کە ئێستا توشبوانی سەرزەوی مەستەری نەخۆشیەکە لە سینەوە هاتوواتە کەسێک لە عێراق لە ئێران توش نەبووە لە خۆیەوە توش بووی لە ئاژەڵێکەوە توش بوو بێ H1N1مان هەبوو مەسەن H5N1مان هەبوو مەسەن ڤایرەسی باڵندە و ڤایرەسی بەراز کە ئەو بەرازەکە هەڵگری ڤایرەسەکە بوو زۆر جارەمە لە هەمبەرازی هەموو کوردستان و شوێنەکانی کەش ئەترساین لە باڵندە ئەترساین لەوەی کە توشمان کە بەڵام ئەم جۆرەیان جیاوازە زۆر باشە لە هەڵەبجە چیتان کردووە هەڵەبجە تەمەنۆک و پارێزگەکانی کە ئێمە بە سەپەرشتی
بەڕێوەبەری گشتی دکتۆر ئازاد کە خۆی ستافەکەی پێکهێناوە هەموو ستافەکانی تایە لە بواری ڕۆشنبیری تەندروستی لە تاقیگە لە دکتۆرە بەڕێزەکان دکتۆرانی کە سەرپەرشتی ئیش نەخۆشیەکە ئەکەن و لە بەڕۆبەراتی خۆپاراستنی تەندروستی هەستاین بەوەی کە دوو ڕێکارمان گرتە بەر. ڕێکاری یەکەم ئەوەیە شوێنێکمان تەرتیب کردووە لە نەخۆشخانەیەک کە زۆر مجهز و زۆر تۆکمە و چاکە کە تعقیم کراوە و کارمەندی تەندروستیمان بۆ ئامادە کردو بۆ حاڵەتێک ئەگەر خوا نەخواستە نەخۆشیەکە دیاری کراوە و پۆزەتیڤ دەرچوو. ئەمە تا ئێستا الحەمدوللا شتیوان نەبووە. ئێمە ئامادەباشیمان کردو بۆ ئەو مەسەلە. لە ڕووی ئامێرەوە چی هەتانە؟ لە ڕووی ئامێرەوە سوپاس بەخوا هەموو شتێکمان هەیە، لە ڕووی مەوادی تعقیمەوە پەیامان کردووە، لە ڕووی جلوبەرگەوە هەموو شتێکمان ئامادەیە. دیارە لەوانی ڕێژەکەی کەم بێ، بەڵام لە هەوڵی ئەوان وردەوردە ئەم ڕێژەیە زیادکەین، بەڵام تا ئێستا هیچ کێشەیەکمان نییە و دانیشتوانی سنووری پارێزگای هەڵەبجە دڵنیا ئەکەین لەوەی کە خوا نەخواستەوە ئینشەڵڵا ئەو شتە قەدر ڕوونایە، بەڵام ئەگەر هاتوو حاڵەتێک پۆزەتیڤ دەرچوو و نەخۆشەکە دیاری کرا ئەوە ئێمە ئامادەباشیمان تایە کە نەخۆش وەرگرین بە هەموو مواصفاتێکی تەندروستی. ئامێری پشکنینی ڤایرۆسی کۆرۆناش گەشتووەتە لە هەڵەبجە؟ ئامێنی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا لە ناو سلێمانی هەیە، لە کوردستانە لە هەولێر و سلێمانی هەیە و ئێستا ئیتر وەتەوە دەیخەنەوە ئیش، ینی ئەیخەنە ئیش، چونکە تا ئێستاش ئیشی پێ نەکراوە کە بەخۆی هەواڵێکی زۆر دڵخۆشکەر بوو، چکە پێشتر لەسەر ئەساسی ساین و سیمپتۆماتە لەسەر نیشانە و عەراز و عەلاماتەکان دیاریکرا کە ئایا ئەفۆم نەخۆشە ئایا نەخۆشی کۆرۆنا هەیە یان نا، یعنی هەموو خرایە ژێر گومان، بەزیسە گومانەکە بێتە یەقین لەوەی کە تۆ فەحسێکی بۆکەیت و دەرەچێت لەوەی کە چی کرا. زۆر باش هەڵقمان هەڵەبجە و ئێران نزیک و تێکەڵن و دەستدانرێ و ڕوون و ئاشکرای خەڵکەکەی زۆر تێکەڵیان هەیە. هیچ خەڵکێکە لە ئێرانەوە گەڕابێتەوە چەند لە سنوورەکانی هەڵەبجە یاخود لە سنوورەکانی دیکەوە چەند کەسان ئێستا خراونەتە ژێر چاودێریەوە شوێنی تایبەتان بۆ دابین کردوون لەو شوێنەی کە ئێستا لە ژێر چاودێری پزیشکی داڵن. تەمان بەداخەوە هەڵەبجە نەک بڵین هەڵەبجەنی لە فاو کە ئەگاتە سنووری عێراق هەتاکو زاخۆ تقریبن ئێمە سنووری زۆر کراوە، نەک بڵین زاخۆ خواری زاخۆ کە کاتە حدودی ئێران، حدودی کراومان لەگەڵ ئێرانە زۆرە، ئەوش بە خۆی هەواڵێکی دڵخۆشکەر نییە بەڕاستی. لە سنووری هەڵەبجە بەمانشی حدودی کراومان هەیە، بەڵام ئەوەی کە حدودی ڕسمی بێ لەگەڵ حکوومەتی ئێران داخراوە، لە 20 مانگەوە داخراوە و هیچ ڕێگە بە هیچ کەسێک نەدراوە لە ئێرانەوە بێت و لێرە شەو بچێتەوە ناو ئێران. بەس دیارە هەموو ڕێگەیەکەوە مەسەن احتیمالە قاچاقی هەبێیان ئەوە، بەڵام خۆشبەختانە ئێمە هێڵی گەرممانداناوە لەسەر ئاستی هەت سلێمانی و بڵێن هەڵەبجەش. هێڵە گەرمەکان ئێستا خەڵک بەڕاستی هۆشیارە و ئەگەر کەسێک لە ئێرانەوە بگەڕێتەوە لە هەر دەستگایەک لە هەر با بڵێن کون و کەلەبەرێکەوە بێتە حدودی عێراق یا کوردستان، ڕاستە خۆ تەلەفۆنمان بۆ کرد لە کاکەوە عایلەیەک هاتن فڵان کەس هاتووە مەسەن شخصێک لێەوە هاتووە لە فڵان شوێنە وەرن تحقیقی لێ بکەن، ئەو کاتێمە لەگەڵ بە تەنسیق لەگەڵ ئاسایشی ناوچەکە و کارمەندانی تەندروستی بە ئیسعاف و بە شێوازی ڕێکاری تەندروستی ئەهێن و بەڕێزەوە لە شوێنێک دیارە کرێت کە هەڵەبجە پاڵاسمان داناوە و ئێستا تقریبا ژمارەی 30 کەسێک لەوێ وەکو هێنراون ئەوێ و چاودێریانەکرێ وەکو کەسێک بڵێن لە لای ئێمە ماونەتەوە وەکو ڕێزێک وەکو میوانێک تا ئەوەی کە 5-4 ڕۆژێک نەزیندانە نەدەست بەسەرە نەخۆتیش تەنها لە پێناو پاراستنی خۆی و خێزانەکەی. ئێمە دوێنێ یەکێک لە تیمە هۆشایی تەندروستیەکانمان چوون وەکو کورتە سیمینارێکمان بۆ کردن کە پێمان گەیاندن ئێوە گەورەی خۆتانە دەستخۆشیتان لێکەین، سوپاستانەکەین کە خۆتان ڕاگرتووە لە حاڵەتێکی ئاواکە شوێنێکی تابان ئوتێلێکی ڕاقیە و شوێنێکی چاکە وەکو شوێنێکی خراپ نییە بۆوان، بەڵام گەورەی خۆیانە کە خۆیان ڕاگرتووە بۆ ئەوەی ئەگەر هاتوو نەخۆشیەکە هەڵگری ڤایرەسەکە بوون خەڵکانی کە توش دەکەن، چونکە دڵنیاتانەکەینەوە لەوەی کە یەک کەس لە ناو شاری سلێمانی هەبێ بۆ کۆرۆنای ڤایرەس زۆرە، یەک کەس لە شاری هەڵەبجە هەبێ زۆرە، چونکە ڤایرەسە بڵاو بوونەوەی سەریعیانی وەکو ڤایرەسەکانی لەبەرێمە لێرەوە دەستخۆشیان لێکەین کە گەورەی خۆیان نواندووە دانیان بە خۆیان ئاگرتووە و هەیەە زۆر هۆشیارە لەوەی کە وەکو سوپاسێکین کە هەڵوێستێکی زۆر جوانی هەڵقەی چێکە ئەمە لێرە ئەمێنینەوە ئەگەر حاڵەتێکە بێ وی خەڵکانی کە توش نەکەن ئەمە وەکو باسمەکە لێرە دەستخۆشی و سوپاسیانەکەین. زۆر باشە خەڵک هەیە کە لە سنوورەکان بە قاچاق هاتبێ لە سنووری عێراقیەکانەوە هاتبێتەوە پشکنینی بۆ نەکرابێت لە ماڵەوە بێت خۆی تەسلیم بکاتەوە یا خۆتەوە بچەند بیانهێنن. بەڵێ هەیە خۆی هاتوو خۆی تەسلیم کردو و توێتی من لە ئێرانەوە هاتووم و حەزەکەم وەکو ڕێزێک ینی دەستخۆشی لێکەین کە هاتوو خۆی سلماندوو ئێمە لە شوێنێک چاودێریەکەین
و هەیشە بە قاچاقیەت قسە ناکە بەڵام وەکو باسم کرد هێمە هێڵە گەرمەکانمانە تەلەفۆنمان هەیە و خەڵکان تەلەفۆنەکەن وڵە کاکە فڵان کەس لە شوێنێکەوە هاتووە بەس ئەمانە عادەدێکی کەمن بەڕاستی یەت بەس کەمە بەڵام دەستنیشانەکرێت لە هەر شوێنێکەوە بێ بچێتە هەر جێگایەک پێشەوەی بگاتە ناو قەرەباڵخی ئەمە ئاگادارەکرین و تیمەکان ئەهێن و لە شوێنێکی دیاریکرا و وەکو باسمان کرد لە سلێ هەڵەبجە پاڵاس ئەهێڵڕێتەوە. زۆر باشە کارمان تا چەندە گرنگە بە سەدان گەشتیاری خۆمان لە ئێرانەوە هاتوونەتەوە بەڵام سپاس بۆخوا کەسیان تا ئێستا ئەوەی کە ڕوون و وازەحە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنانین ئەمە تا چەندە دڵخۆشکەرە تا چەندە ئارام بەخشە بە دەرونی تاک لە هەرێمی کوردستانە. جێ دڵخۆشیە لە ئێرانیش کە بڵاو بۆتەوە لە سنووری کوردستانی ئێران جارە هێشتا دیاری یەکەم حاڵەت دوێنێ شەو لە کرماشان بووە. ئەوش گومان ناویە جارێ ئەگەر ئەعلان نەکرابی بڵین احتیمال لە جێ گومان بیانی لەبەرەوە ئەوانی کە هاتوونەتەوە لە ئێرانەوە بۆ ئەمری بە قاچاقی بیا بەغیر قاچاقی بێ ئێستا عادەتێکی زۆر نین بە سنووری هەڵەبجەیانی ژمارەکەیان زۆر نییە بەوەی کە لە شوێنەکانی کەوە گەڕێنەوە لە حدودەکانی کەوە گەڕێنەوە مەرج نییە و کەسێک کە لێران و گەڕایەتەوە ینی تر وا بزانێمە کۆرۆنای هەڵگرتووە مەرج نییە یعنی خۆوابێ ئەگەر چەند ملیۆن نفوسە ئێرانە گەڕابێ هەمووی توش بووە نەخێر تا ئێستا نزیکی نەکەشتە 150 کەس لە ئێران تقریبا 165 کەسێک توش بووە تا ئەم لەحزە ئێمە قسەی تیاکەین بەڵام مەرج نییەوەی کە باسمە کە لە ئێرانەوە گەڕایەوە هەڵگری ڤایرۆسەکە بێ نەخێر لەوانەیە جێ گومانە بەڵام جێ گومانە تۆ احتیاتی خۆتەکەی لەوەی کە 4 ڕۆژێک ڕێزی لەیەکری لە شوێنێک و میوانی وەکوڵە تەندروستیە بێت تاکو دڵنیابینەوەی کە حاڵەتی تەندروستیم کەسە هیچ کێشەیەکی نییە و کاتە خواحافێزی لێکرێ و ڕاتە ماڵی خۆی لەم حاڵەتەیە دەبێت ئەرکی هەمولایەکە زوو ڕێنمایی بداتە هەوڵاتیان ئەگەر چی ڕێنمایەکە ڕەنگە لە نمونەی دەستشۆردنێک دووبارە بێت و 100 جار بیڵێنەوە بەڵام پێویستە 100 جاری تریش بیڵێنەوە ڕێنمایە گرنگترین ڕێنمایەکان لەم قۆناغەدا چییە؟ تەمە ڕێنماکان دەستگاکانی ڕاگەاندن کۆڕتۆڕە کۆمەڵایەتیەکان دکتۆرە بەڕێزەکان تیمە تەندروستیەکان هەمویان وتۆتەوە بەڵام ئەبێ ئەم شتە زۆر بوترێتەوە بۆ بکرێتە عەمەلی ئەم نەخۆشە درۆ بلێتەوەتە لە ڕێی پژمینەوە لە ڕێی کۆکەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی گوازێتەوە کەواتە تۆ یەکەم شت دەبێ هیچ نەبێ ئەو کەسێک کە تۆ گومانێکت لێ هەیە یان لە کاتی پێشمێکت هیچ نەبێ مەتر و 2 مەتر لێ دوور بێ ئەمە زۆر زەڕورە خاڵێککە بەکارێنانی دەسڵی کلێنس و یان هیچ دەست نەکە و هەر دەستی خۆت ئەو کەسێک کە پێشمێ بسەن دەستی ئاوا ڕاگرێت دوای دەستی جوان جوان بە سابوون و بە ئاوەشەوە خاڵێکی کەوەیە کە دەستشۆردن زۆر ئەساسە کە منەظەمەی سەحی عالەمی WHO ینی ڕێکخراوی تەندروستی جیهانی تاکید لەوە کاتەوە کە لە 180 بەکتریا ڤایرۆسەکان بە دەستشۆردن لە ناوچن ئەم ڤایرۆسە عادەتێکی هەیە کە لە پلەی گەرمی سارداواتە خوارد دە پلەی سەدی لەسەر بڵێن کەڤەر یانی لەسەر ئەو شوێنانەی کامێنێتەوە دەستکی دەرگایە مەسەن مێزە مۆبایلە دەستکی سیارەیە مەسە هەر شتێکی کەیە ئەمێنێتەوە گەر هاتو شوێنەکە پلەی گەرمای نزم بوو احتیمالی 24 ساعت مێنێتەوە بەڵام وردەوردەکە گاتە نزیکی پلەی 20 و کەیسە خۆشبەختانە وردەوردە ئینشاڵڵا پلەی گەرما بەرەو بەرزبوون و ئێمە بەرەو بەهارە ڕووی ئەو کاتە احتیمالی هەیە 4 ساعت 5 ساعت 6 ساعت مێنێتەوە لەسەر کورسی و مێزەکان بۆیە دەستلێدان لەو شوێنانەی کە تۆ گومانت لێ هەیە باش وایە لە زۆر شوێن لە ناو ماڵەکان لە دەستگاکان لە شوێنە گشتیەکان ئاو سابوون ئامادە کرابێ یاخود ئەو جیێڵانی کە تاقیمەکان بۆ دەست ئەمانە هەموو ئامادە باشی بیانی تۆ نەگەڕێ بە شوێنیان لە زۆر شوێنە هەبێ ڕاستەخۆ کە هاتی تە دەرەوە لە دەستکی دەرگایە کرد بەکارهێنا دەستکی سیارەیە کرد بەکارهێنا چیتە شوێنێکە کافتریایەکیان شوێنێکی فراون هەر چۆنێسە کافتریەکان داخراون شوێنێکە قەرباڵغێکی زۆری تایە ئەتوانی کە هاتیتەوە پێشەوەی دەست لە هیچ شتێک بیت و دەستە تاقیم بکەیت کەواتە دەستشۆردن خاڵێکی ئەساسە لە خۆپارێزی کاڵمان تاکە ئێمە لە ژێرە مەترسیەداین تاکە و کاتێک کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بڕیار ئەیە ڕێکخراوی تەندروستی جیهانی تەحەکوم بە سەرزەوی ئۆکالەڕووی تەندروستیەوە و ڕێکخراوەکانی تریش تاکە و کاتە بڕیار ئەیە چۆن بڕیاریە کە ئیعلانی کۆڵی هێڵی سووری ئالان کرد یاخود با بڵین هێڵی ترسناشی ئالان کرد کە ئێستا هەموو سەرزەوی ئەبێ لە ئامادەباشییا بن بۆ بەرەنگاربوونی ئەم ڤایرەسە و ئێستا ئەو بەرەنگاربوونی بەردەوامە هەر کاتێک ڕێکخراوی تەندروستی جیهانی بڕیاریە کە کۆنتترۆلی ڤایرەسەکە کراوە ئەو کاتێمەش کۆڵە پشتێنی لێشلەکەین و دەستەکەینەوە بە ژیان و حیاتی ئاسایی خۆمان بەڵام ئەوش بۆ خۆی وەزارەتی تەندروستی لێ بەرپرسیارە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەویش لە ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە
وەری ئەگرێ بەڵام سوپاس بخوا تا ئێستا ئینسانە بێ نەترسێ دەرونیان ئارام بێ زۆر شتی کە هەیە کە خەڵکی زۆر ئەکوژێ ئێمە لە ئێستا قسەکەین ینی 8 سانیە بژمێرەواتە 1 بۆ 8 بژمێرە کەسێک بەهۆی نەرگەلە و جگەرەوە مرێ لە جیهانە لەما 8 سانیە کەسێک بەهۆی نەرگەلە و جگەرەوە مرێ کەس باسی ناکە ساڵی 2019 لە ئەمریکا هەر بە ئەنفلۆنزای ئاسایی کە کەسێک بەرگری لاواز بووە نزیکی 90,000 کەس توش بووە لە 90,000کە لە ساڵی 2019 10,000 کەسی مردووە بە ئەنفلۆنزای ئاسایی لەبەر ئەوە تا ئێستا ڕێژەی مردن نەگەشتێتە 2900 مەسەلەن مەترسینیە کە لە ئێستادا بەڵام بە مەرجی خۆپارێزی مەترسینیە بە مەرجی خۆپاراستن زۆر باش زۆر سپاس بۆ بەڕێزکارمانە بڵ ئەندامی لیژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لاڵەبجە سپاس بۆی کە لەگەڵماناوی بینەرانی عزیز بە هیوای تەندروستیەکی باش و لەشێکی ساخ بۆ هەموو لایەک و دوورکەوتنەوە لە ڤایرۆسی کۆرۆنا و خۆپارێزی تا بەرنامەیەکی تر و پەیامی ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ